لە تەواوی جیهاندا چا پێگەیەکی شاهانەی هەیە، بەڵام لە کوردستان تایبەترە و لە مەراسیمەکانی پرسەوە تا دەگاتە شایی و ئاشتەوایی و بە گەرما و سەرما چا گوڵی مەجلیس و میوانیەکانە. ئەگەر لە کۆبوونەوەی هاوڕێیان یان دانیشتە کۆمەڵاتیەکاندا چای ئامادە نەبێت، بێدەنگیەکی سارد و سڕ باڵ بەسەر کۆڕەکەدا دەکێشێت و تەنها زەنگی پیاڵە و کەوچکەکانە کە دۆخەکە ئارام دەکاتەوە. چا جۆرە خواردنەوەیەکە کە حاڵتێکی کۆمەڵایەتی دروستەکە، چ لە خێزانە، چ لە گەڕەکە، چ لە جاران هاونشینی و دراوسەتیە یاخود ئەسرانە، ینی کاتەکان چا جۆرێکە لە هۆکاری کۆبوونەوەی خێزان یا هاوڕێ یا بۆنەیەک. لە مەجلیس دائیمە بێ شتێکە بێت لە دەوری کۆبێتەوە و مەشهوور بێتەوەی. چا دائیم ئەو عامل مساعیدە بووە کە خەڵکەکانی بەدەر لەوەی کە خۆیان لە چیە ئەگوزەرەوە باسەکەن، چاکە مصاحب بووە، یعنی بڵێن هاونشینیان بووە. چاکە یعنی چۆنەڵی جۆرێک لە خوێی دانیشتنەکان بووە. بەڵێ بەڵێ خوێی دانیشتنەکان بە چاکەوە تۆ مەجلیسێ 10 نەفەر دانیشن، میوانێک لێ بۆ ماڵتان، ئەگەر دایکم دایکی خوشک و براکان یا خزمەکان شتێ نەبێ بخورێ شەو چەرێ مەسەلەن چاکەکە شەو چەریان ڕۆشتووە. چاکە یعنی دایمە بادی ئەبووە، بڵێن دەستپێکی شتەکان بووە، بۆنی چاکە تامی دا دوم چا بە خستی و بەڕوونی نییە، چاکە تامەکەی باشترە. بەڵام کۆڵێم لە هەندێک چایخانەیە بەڕاستی مراعاتی ناکرێ، بە تایبەتی ئەگەر لە دەرەوە چاخانەکە شوێنێکی گەورە بێ چاکە کە ئەبرێ وەکو خۆی نابرێ، پرس بە چاخۆر ناکرێت. لە ناو کۆمەڵگای ئێمەدا تامەزرۆیی بۆ ئەم خواردنەوەیە سنوورەکانی تەندروستی بەزاندووە. زۆرن ئەوانەی لە شەو ڕۆژێکدا بەتر لە 40 بۆ 50 پیاڵە چا دەخۆنەوە و هێشتا دەڵێن کەمە. لای ئەوان هێزی چا لەوەدایە کە قورسترین کێشەکانی ناوچەکە و گەردوون لە دەوری مێزێکی چاخانەدا بە چایەکی خەست چارەسەر دەکرێن و هەمووانی شتێکدا دەبنە پسپۆڕی پلەیەک. وڵی دوای ناخواردنێتی کە نانەکەم خواردی تر بلا فاصلە ئەبێ و چایە ببێت و بیخۆم. زۆرترین چا لە ڕۆژێکە خواردبێتە چەندێکە بوو؟ وڵا لەوانێ بڵم بە شەو ڕۆژ یەک بڵێ بە شەو ڕۆژ 20 چام خواردووە. 20 تاسی 20 تاسی ئەرەوە. وتت یعنی ئەنە جار هەیە مێشکم ینی لەوانێ عەسابت بگیرێت بە چا ئارامە بێتەوە؟ بە چا من چا بخۆم ئارامە بمەوە، عەسابی ئارام مەکاتەوە. بەڵێ بەڵێرە وڵا بووە سەرێشەم پێگرتووە گەڕاوم کون بە کون گەڕاوم وتمە تا چایەک پێیاکەم بە چای ئارامە بمەوە. ئەوانی چاخۆرن دەڵێن دنیا بەرەوکوێ بڕوات با بڕوات، تەنها غەمی ئەوان ئەوەیە کە چای سەر مێزەکانیان سار نەبێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.